بەداخەوە لە ئێستا لە دنیای چاولێکەری و مۆدێل و ئەم شتانەیە دایکەکانمان زۆربەی زۆری دایکەکان ئەژین ئەو نەبیر لە جەستە و لە شولاری خۆی ئەکاتەوە بیر لەوە ناکاتەوە کە مناڵێکی تەندروست بێنێتە کۆمەلگا و پێشکەشی کۆمەلگای بکە یاخود ئەڵێ خوشکەکەم شیری خۆی نەیاوە بە مناڵەکەی یان فڵانە کەس شیری خۆی نەیاوە بە مناڵەکەی لە بەروی شەو ئیسراحەت بخەویان جەستەی تێک نەچێت سنگی تێک نەچێت ئەمە کاریگەریکی زۆر خراپی هەیە هەم بۆ مناڵەکە هەم بۆ دایکەکە ئێمە ئازانین شیردانی سروشتی دەیان سوودی هەیە هەم بۆ دایک هەم بۆ مناڵ زۆر ئەو مناڵانی کە بە شیری دایکیان گەورە ئەبن لەگەڵ شیری قوتو جیاوازێکی زۆر ئەبینین لە ڕووی کێشیانەوە لە ڕووی تەندروستیانەوە لە ڕووی بەرگری جەستەیانەوە و هەم تۆ هەڵەسی لە بازاڕەکانە کێبڕکەی جۆرەکانی شیرە دەیان و سەدان جۆری شیر و شەریکاتی شیر لە بازاڕە هەیە دەست ئەبێ بۆ هەر جۆرێکیان بڕەپارێکی زۆری ئەوێ کولفەیەکی باش ئەگەڕێتەوە بۆ ئەو خێزانە تۆ مناڵێک لە هەتا 1 ساڵ ئەبێت شیری تایبەتی بدرێتێ ئەمەش کولفەیەکی زۆری تێ ئەچێ لە ڕووی مادیەوە لە ڕووی پێکهاتەکەەوە پێکاتی شیری دایک معجزەیەکە خۆی گەورەت پیشانی یاوین کە ڕۆژانە پێکهاتە و جۆری ئەم شیرە ئەگۆڕێ لەگەڵ گەورەبوون و تەمەنی ئەم مناڵەیە وەکو شیری قوتونیە لە دایکبوونەوە هەتا 6 مانگ لەسەر 1 ڕیتم بێ ڕۆژانە ڕۆژ لەگەڵ شەو شیری دایک جیاوازە گۆڕانکاری بەسەرادێ بە پێی پێویستی مناڵەکە ئەم شیرە گۆڕانکاری بەسەرادێ جەستەیەکی باش گەشەیەکی تەندروستری هەیە تا ئەوەی کە مناڵێک بە شیری قوتو بەخێو بکرێ کاریگەریەکانیشی لەسەر مناڵ زۆرە هەمومان ئەیبینین بە دەیان و سەدان و هەزاران مناڵ لە نۆرینگە پزیشکیەکان و لە ئیستیشارەکانی مناڵان ئەبینرێت لە 180 هۆکاری ئەوەی کە دایکان شیری خۆیان نایان بە مناڵ بە بەرگریەکی کەمەوە ئەم مناڵە گەوراکەن جەستەیەکی فشەڵ بەرگریەکی کەم وەکو تەرکیز بڵێ بەس باوەڕ ناکەم کاریگەریەکی وای هەبێ لەسەر هەست و سۆس باوەڕ ناکەم ینی بەو دەرەجەیە بێ کە مناڵێک شیری دایکی بەخێوکە زۆر گوێڕایەڵە زۆر عاقڵە زۆر مطیع و یا دایک و باوکی خۆی زۆر خۆشەوێت بە شیری قوتوش بەخێوکی هەمان هەست و سۆس هەر دروستە بێتەوە بەڵام ڕەنگە جیاوازیەک هەبێ لە پەیوەندی نێوان ئەو دایک و مناڵە بۆ تۆ 9 مانگ ئەم دایکە دووگیانە ئەم مناڵە لای خۆیەتی کە لە دایک ئەبێ دابڕانێک ڕوو ئەدا بەچی ئەم پەیوەندیە جوانە پتەوە دیسان پتەوەکەیتەوە وەکو زنجیرێک بە شیرپێدانی سروشتی کە ئەم مناڵە ئەچێتەوە سەر سەنگی دایکی لەسکی دایکە هەست بەلیانی دڵی دایکەکات کاتێک کە ئەیخیتەوە سەر سەنگی دایکی هەمان لیان دووبارە هەست پێکاتەوە لەبەرەوە شیرپێدانی سروشتی ئەتوانین بڵێن تاکە پەیوەندیەکە کە دایک و مناڵ جارێکی تر کۆ ئەکاتەوە شیرپێدانی سروشتی بەشێکی گشتی زۆر گرنگە بۆ مناڵ بە تایبەتی ئەو شیرەی کە لە سەرەتایە دروست ئەبێ پێوترێژەک لە بەرەوەی بەشێکی باش لە پرۆتینی تایە و هەروەها ئەو خانانەی تایە کە بەرگری لە شی مناڵەکە بەرز ئەکەنەوە بۆ دواتریش تەبعاً شیرپێدانی سروشتی لە سەرەتاوە کە لە کاتێکی زوویەوە دەست پێ بکرێ ئەبێتەوەی دروستبوونی بۆندێک لە بینی دایک و مناڵەکەیە کە بەرگری لە شێرتووکیان بەرز ئەکاتەوە و هەروە بۆ خانمەکەش ئەیپارێزێ لە توشبوون بە خەمۆکی دوای مناڵبوون و هەروەها لە خوێنبەربوون لە دوای مناڵبوون و زووتر منداڵدانی ئەچێتەوە شوێنی خۆی و لە داهاتووشە توێژنەوەیکی زۆری لەسەرەکە ئەبێتەوەی ڕێگری لە توشبوون بە شێرپەنجەی مەمک و هەروە شێرپەنجەی منداڵدان خۆی باشتر وایە ئەبێ محاولێکی زۆری لەگەڵا بکە چونکە هەنێ مناڵ هەیە لەوانەیە کاتی خۆی نەبێ پێشوەخت بێ لەوانەیە توانای ئەوەی نەبێت مەمکی دایکەکە بگرێت بەڵام بە خەریکبوون لەگەڵ یا لەوانەیە توانن ئەوە چارەسەر بکەن یاخود هەنێ جار بە مەساج ئەتوانن ئەوە چارەسەر بکرێەوە هەتا مناڵەکەش بیکرێ زیاتر شیرەکە زیاتر ئەبێت بە شێوەیەکی گشتی زۆر باشە زۆربەی خانمان لە دوای مناڵبوونی سروشتی و هەروانە شتەرگەریش خۆیان وا هین کردووە کە یەکسەر دەست بکەن بە شیرپێدانی سروشتی بە شێوەیەکی گشتی ئەمەکچی نەخۆشەکانە بینینەوە زۆربیان خەریکی شیرپێدانن بە مناڵەکانیان لەبەرەوە ئاستەکەم ڕێژەکە زۆر باشە. زمانە زۆر گەورە